هەندێک ڕوودا و هەل لە مێژووە تەنها بەسەرهات نین بەڵکو کارگەریکی زۆریان هەیە هەتاوکو ئێستش ئێمە پێویستە پندوانەی لێوەرگرین. یەکێک لەو شتانەی کە هەیە بە تایبەت بۆ ئێمە مسلمانان کۆچە کە ئەتوانم بڵێم مرچەرخانێکی مێژوی بوو کە زۆر کارگەری بەسەر ئیسلام و مسلمانانەوە هەبوو. ئەگەر کۆچ نەبووایە ئیسلام بەم شێوازە و بە فراوانیە بڵاو نابووەوە و بێگومان کۆچ کۆمەڵەگوانی زۆری تایە کە پێویستە هەرێکێکمان بەمانانەدا بچینەوە لە کاتێکدا لە چەق بەستویی و لە هێرشی کافر و بێباوەڕان و بینیمان کە بە مسلمانان لە چی بارودۆخێکا بوون. پێغمبەرمان دوردی خۆی لەسەر بێ گۆڕانکارێکی زۆر گەورەی کرد، کۆچی کرد بە یاوەری هاوڵانی بۆ ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بگەێنێ بە جێگایەکی تر و کەسانی تر بانگەواز بکا بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. ئەمە جگەل لەوەی دانانی بناغەیەک بۆ دەوڵەتداری بۆ ئەوەی کە ئیسلام بڵاو ببێتەوە. ئێمە پێمان باش بوو لە سەری ساڵی کۆچی باس لەم یادەمەزنە بکەین و باس لەو وانانە بکەین کە دەکرێت لێوی فێربین بە میوانداری بەڕێز ئەکبەر محەممەد مامۆسای ئاینی. مامۆستا بەخێر بێ، سپاس و ئامادەبوونت لەگەڵمان. ڕازی بێ و دەستان خۆش بێ بۆم بەرنامەیە و هیوادار ئینشاڵڵا شتێک پێشکەشکەین کە سوودی هەمووانی تایبێت. ئامین ئینشاڵڵا. مامۆستا هەر کەسێکمان کە لە زێدی خۆمانین، لە خاکی خۆمانین، لەگەڵ خزم و کەس و کار و دۆستی خۆمانین، کاتێک بەم شێوازە ئەژین و کێشەمانە بەڵام سێرەکەی لەبەرەوەی کە پامێک بیر و ڕایەکی جیاوازمان پێ بەڕەنگە ناچار بە کۆچکردن ببین و پێغمبەرمان دوردی خوای لەسەر بێ دووچاری زۆر ناخۆشی بووەوە لە مەکە تا ئەمە ناچاری کرد بۆی کە کۆچ بکات و هاوڵانی لەگەڵ خۆیدا بەرێجا. ئەم کۆچە چیوانێکمان پێ دەڵێت و بە تایبەتیش کەوا لە پێغمبەرمان دوردی خوای لەسەر بێ بکات شوێن و زێدی خۆی بەجێ بهێڵێ. جوانە، یعنی ئاماژەیەکی جوان بوو سەرەتا کە من دەست پێ بکەم. بسم الله الحەمدولله والصلاة والسلام على رسول الله. یەکێ لە گرنگترین وانەکانی کۆچ بەردەوامبوونە لەسەر مەبدە، یعنی ئینسان بە گوێرەی شوێن، بە گوێرەی خەڵک، بە گوێرەی چواردەور نەگۆڕێ، بەڵکو بێوێ ئەو واقعاگەرەک و بیگۆڕێ. ئەگەرەک و پێی نەگۆڕا لە شوێنێکە خۆی لە شوێنەکە بگۆڕێ بۆ شوێنێکە بتوانێ بیگۆڕێ. ئەمەش خەڵک کەم ماوە بتوانێ کە ئەم تەسهێبدا لە پێناوی مەبدەئە. ئەگەر شوێنەکە مەکەش بێ کە پیرۆستترین شوێنەوە لە پەنای کەعبەش بێ، مادامەکو نەیتوانی لەوێ گۆڕانکارێکە دروستکە یان خەڵک ئیستیجابەی نەبوو یان بڵێن ڕێزی لێ نەگیرا، ئەو کاتە بێ شوێنەکە بگۆڕی نەوەکو خەڵکەکە، یعنی خۆت بگۆڕێ بۆ خەڵکەکە، چونکە ئەو خەڵکە با بڵێن بە شێوەیەک داوە چەقی بەستووە 13 ساڵە ئەوەی کە وەری گرتو ئەوەی کە وەری نەگرتووە مەسەلەکەەوە نەبووەکەوا بڵێ حاڵی نەبووە نازانێ پێی نەگەیشتووە. ئەمانە هەمووی تەواو بووە مەرحەلانە، بەڵامەکو ڕەفزەکەن کە ڕەفزەکەن بۆیە بڕیاری کۆچکردنی داوە. کۆچکردنیش یعنی ئەبینی پێمەسەڵم خۆی سەحابەی دوو جار ناردۆ بۆ حەبەشە کەچی خۆی نەچوە بۆ حەبەشە، بۆ چونکە ئەگەر بچوایە بۆ حەبەشە تەنیا مجرد لەوێ ئیقامەیەکی وەرەگرت یا بڵێن لجوویەکی سیاسی وەرەگرت باعتیباری ئەمڕۆ، یعنی چونکە لەوێ دەوڵەت هەیە ئەو پەڕی معاشێک و مەسەلەن خانوویە فێلەیەکیان پێدا و ئەیانوتیش زۆریش لە ئیعلام دەرمەکەوە، چونکە ئێمە مەسلحەتمانەیە لەگەڵ دەوڵەتی مەککە بۆی کە تووشی کێشە نەبین. بەڵام اختیاری با لادەیەکی گەورەش بێ وەکو مەدینە لە چاوەی مەککە کە عاسیمەیە، بەڵام لە شوێنێکا بێکەوە گۆڕانکاری تیا دروستکە نەخۆی بگۆڕێ بەڵکو ئەو خەڵکەکە بگۆڕێتیایە. ئەمە گەورەترین وانەیە لە کۆچەکەوە ئینسان بەردەوام بێ لەسەر مەبدەئەکەی، ئەو مەبدەئی کە هەیەی بەردەوام بێ گۆڕانکاری دروستەکە، بەڵامەکو نەیتوانی خەڵکەکە بگۆڕە شوێنەکە بگۆڕە. مامۆستا پشتبەستن بەخوای باڵادەست لە هەر کات و ساتێکدا کۆچ بێ یان شتێکی دیکە بێ یەکێک لەوانە گەورانی کە تیایدا بوو پێم ئەمە بوو، ینی بەڵێ تۆ سەیری قۆکەکان کەی خۆتەکان بەرامبەر نییە و مەسەلەن ئیمکانەتەکان بەرامبەر نییە. بەڵێ مەسەلەن هەموو ئەسبابەکانی گرتوۆتە بەر، یعنی بۆ نمونە خەڵکەکەی پێش خۆی ناردووە بۆ ئەوەی کە بە فەردی بە شێوەی تاک بۆ ئەوەی کە نەگیرێن چاویان لەسەر نەبێ. دوایی خۆی ئیمامی عەلی هێشتۆتۆ وەکو ئەوەی کە بیخاتە جێگەکەی خۆی، چونکە چاو لەسەر خۆی بووە کە بکوژری. ئیمامی بەکری هێشتۆتۆ وەکو ئەوەی کە بیکاتە هاوڵی ڕێگەکەی خۆی. ئیمامی بەکر دوو حوشتری دابەستە کردووە، ئامادەی کردووە بۆ ئەم سەفەرە و پارەی ئامادە کردووە. دلیلێکیان حازر کردووە کەوا ماهر بێ بە ڕێگەکە بۆ ئەوەی کەوا
ڕێگەکان بۆ ئامادەکە. عایشە و ئەسما ڕزای خوایان لێ بێ فەرمێ هەمووی بە پلان و ئەمانە بووە لەگەڵەوە بە تەوەکولیش بۆ چونکە ئەو تەوقە ئەمنی ئەوان دروستیان کردووە و ئەو گەڕانی کە ئەوان کردویانە و ئەو مەسافە دوورەیکەوە حتمما هەرتیایە ئەفەوتان و ئەگیران و ئەو جایزەیکەوە ئەعلانیان کردووە هەر کەسێکە گەر بیان دۆزێت و ئەوە نەیوە وان لێ کردووە خەڵک هەمووی بوو بە مەفرەزە و بوو بە ئەستەخبارات بە دیاریانەوە بگیرێن بەڵامەکو تەوەکول بەخوای گەورە وای لێکردن کە دەری کردن خۆخوای گەورەی توانین لە ڕێگەی مەلایکەوە وەکو چۆن ئیسرا و میعراجی کرد لە مەکە هەڵیان گرێ لە مەدینە دەهێنا بەڵام ئەم ئەسبابانن بۆی من فێر بم بڵێم ئەی من ئەو پێغەمبەر بوو من چۆن بتوانم بگەیمە مەبەستم بڵێن ئەسبابەکان بگرە بەر خوای گەورە تەوەکولیشی پێ بکە یارمەتی دەدا و دەرەتەکە. مامۆستا بێگومان هاوڵان ڕۆڵێکی زۆر گرنگ ئەبینن لەم نێوەندەدا ئەگەر ئەوان نەبوونە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیتوانی بگاتە جێمەنزڵی خۆی ینی پێش ئەوەی کە کۆچ بکە ئەوە بێگومان ئەوانی ئامادە ساز کرد لەوێ بناغێکی دانا پاشان توانی کۆچ بکات. ئەو مەرحەلەی کە لە مەکە بووە یعنی بەبێ ئەوەی کەوا خۆیانش بزانن مەرحەلەی ئیعدادکردن و بیناکردن و دروستکردنی ئەو شخصیاتانە بووە کە هەر یەکێک لەمانە ئەبن بە قائیدێ بۆ هەموو دنیا ئەبن بە معلمی ئەبن بە قودوەیەک ئەبن بە خاوەن مەشخەڵێک بۆ هەموو دنیا بەبێ ئەوەی کە خۆیان ئاگادار بن. عەدەدی ئەو سەحابانەی کە هیجرەیان کردووە نزیکەی 60 کەسن یعنی پاسێکی گەورە ئەکا ئەگەرەکو ئەمڕۆ باسیکەین بەڵام هەر یەکێک لەمانە ئێستا بوونەتە مامۆسایەک بوونەتە قودوەیەک بوونەتە قائیدێک بوونەتە عالمێک لە چاوی خەڵکی ترا چونکە ئەمان پەروەردە کراون ئەگەر ئەمانە نەبوایە وکو مامۆسایەک چەندێ مامۆسا بێ ئەگەر تەلەبەی نەبێ لێ وەرگرێ یعنی علمەکەی لە لای خۆیان کۆتایی بێدێ خوای گەورەش بۆ واسپیانەکە محەممەد رسول الله والذین معه ئەم سەحابانە ئەگەرەکو ئەم علمانە وەرنەگردا تەسحیان نەدایە حتمما پێغەمبەری خۆسەم لە شوێنی خۆیان وەکو کۆسێک یعنی تەنیا بۆ خۆی بژی بۆ خۆی نەژیاوە ئەوانە فێر کردو ئەوانە هەرێکێکیان وەکو خوای گەورە وەسپی کردوون وەکو پێغەمبەر ئاسا هەموو تەسحەکانیاندا و بەقسەکانیان کردووە ئەنجا ئیسلام لەسەر شانی ئەو مهاجرینەیە کە عەدەدەکانیان ناگێتە 100 نەفەر ئەم ئیسلامە هەڵگیرا و هاتووە ئەگەر دانیشتە لە مەکە هەمویان قڕەکران هەمویان ئەکوژران یان هەمویان کۆتایان پێیان چونکە مجتەمەعیان نەبوو بەڵکو فەرد بوو پیاەک بوو لە ماڵەکە کوڕێک بوو لە ماڵەکە ئافرەتێک بوو لە ماڵەکە کچێک بوو لە ماڵەکە لەوە زیاتر نەبوو. مامۆستا پێ دوانیە بۆ ئەم سەردەمی ئێمە ینی ئەو کۆچە و پامێتیا بوو کە مرۆڤ لە تەمەڵیەوە بۆ کارامەیی بۆ لە ڕقوکینەوە بۆ خۆشەویستی لە گەندەڵیەوە بۆ دەستپاکی لە شوێنکەوتوی ئارەزووە کە چەندین پلە و پۆست و چەندی شتیان پێیا بۆ پابندون بە بەها باڵەکانیەوە ئەمە ئەنی بۆ ئەم سەردەمی ئێمەش ناگرێتەوە کە ئەوە هەڵمە بژێر ئەوە هەیە لە بری ئەوە. بەڵێ کە فەرمێ لا هیجرەتە بعد الفتح هەمە شتێکی کاتی بۆ لەو کاتەکە کە فەتی مەکە کرا ئیتر پێویست ناکە خەڵک لە مەکە دەرچێ بۆ مەدینە چونکە ئێمە وەزعەکە وەزعێکی کاتی بووە کە خەڵکی لە دەسەڵاتی مەکە ڕای کردو بۆ مەدینە بۆ ئەوەی کەوا یعنی فەرمێ وەلاکن جیهاد وەنیە یعنی جیهاد دەرەمێنێ و نیەتی هجرە شەمێنێ یان لە هەندی حەدیثا فەرمێ مهاجرە و کەسەیەکەوە هەجری معنەها الله عنه کە ئەوەی کە خوا نەهی لێ کردووە وازی لێ بێنێ ئەو کەسەی کە بێوێ بژی و مەبدەیەک خاوەن قەزەیەک بێوێ بژی ئەبێ بەدوای ئەوە بگەڕێکەوە مجتەمەعێکی بۆ دروستکە. ئەم سەحابانە هەرێکی لە ماڵێکایە هەرێکی لە طەبەقەیەکایە و زمانیشیان جاری وایە جیاوازە لەمانە پێ مەسەڵەن مەهجەرێکی بۆ دروست کردوون کیانێکی بۆ دروست کردوون لەوێ هەمویانی کردە برا چونکە هەر یەکەمیشی لە مەدینە دروستکردنی مزگەوت بوو کە ئەمە طەبەقیەت نایەڵێ دانانی دستورێک بوو کە ئەمە سابقەی نەبوو لە عەرەبا 47 مادەی تایە خەڵکی موشریکی تایە خەڵکی یەهودی تایە خەڵکی غەڵێدینی تایە مسلمانی تایە چۆن بژین بەیەکۆ یعنی بە تعبیری ئەمڕۆ دەوڵەتێکی مەدەنی نە دەوڵەتێکی با بڵێن شەرعی یعنی بەسەر هەموو یابێ ئەو یەهودە بۆ خۆی ئەو نەسارایە بۆ خۆی مشرکە بۆ خۆی بەڵامەکو مهم ئەوەیە کە لە شتە نیشتیمانەکانە هەمووی شەریکە بێ. پێغەمبەری خوا سەلەم نەیویست ئەو سەحابانە بەس دانیشن بە دیار خێرۆ خەڵکی خێریان پێ بکە بەڵکو بازارێکی بۆ دروستکردن خەڵکەکە ئیشکە بازارێکی بۆ دروستکردن بەڵکو بازار یەهودیشکان کە بازار بەدەست ئەوان بوو بەبێ خەراج یعنی بەبێ زەریبە ئەمڕۆ کە بازار دروستەکرێ بە گوێرەی زەریبە بازارەوەستێ بە گوێرەی ئەو باجانەی کە دائەنرێ ئەبێتە ئەوەنە قورسەکە لەسەر
و بەرهێنەرەکان کە ناتوانن چون بە دوای شوێنێک ئاگەڕێن کە استقرارێکی ئەمنی و بازاڕی تیابێ ئەمە یەکەم ئەمە پێغەمبەر کێ فێری کرد دەوڵەتداری بکە بازارێکی دروست کرد کەوا هیچ زەریبێکی تیانێ بەبووی هەموو کەسی ئازاد بێ لە ئیشکردن تایە حتا شوێنیشی دیاری نییە یعنی تۆ ئەمڕۆ دەی ئەم شوێنەی تۆیە بەیانی من زواتم ئەو شوێنەی منە بۆ ئەوەی کە خەڵکی منافەسەی دای من ئیش بکە نەوەکو منافەسەی ئەوە بکە هەمووی دانیشێ بە دیار خێر و خێرات و ئەگەرێکی زەکاتێکی بێکی خێرێکی بێ وەریگرێ پێغەمبەر خۆسان برایەتی ئەلان کرد چونکە حاڵەتێکی ئاوارە پیا بۆ لە مەدینە ئەو خەڵکە کە هاتوون لە مەکەوە ئێستا ئەمە کەمپێکی ئەوانی بۆ دروست نەکرد ئەیچی دروست ئەلانی برایەتی هەر کەسێک ماڵێک باتەوە بۆ ماڵەکەی خۆی شەریکی کا لە ئیش و کارەکەی خۆیان زگوردەکان زیاتر لە مزگەوتە ئەمانەوەکو ئەهلی سوفا ئەمانەوە تاوەکو وردە ئەوان ژمون بە خاوەنی مڵک و شوێنی خۆیان و هەموو مشکلەکانی حل کرد لە چەند ڕۆژێکە مامسا دوژمنکاران بۆ پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ چیمان پێ دەڵێ ئایا زاڵم مستەمکار بووی ئەچێتە سەر ئەو جایەتی کە کرا لەلایەن بێباوەڕانەوە لایەن کافرانەوە کرا بڵین بۆ هەموو سەردەم و قۆناغێک کۆچ پێمان ئەڵێ کە ئەم کەسانە بەردەوام نابن و خۆی گەورە زلی میهرەبانی زلیان لێ ئەدات و دەسەڵاتەکانیان لە دەسەڵاتی زاڵم ئەگەر ئێمە هەر یعنی سەیری کۆچکەین بە گوێرەی ئەو حساباتانەی کە ئەوانیان کرد یەک خوتە نەبوو کە جێبەجێ نەکرێبیان خی گەورە باسی سێ موامەرانەکە سێ خوتە وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك بتقرن سجنكن أو يقتلوك يا بتكجن ده صلاة يعني بيقرن بلي ده صلاة يعني بيكجن بلي بحساب إخوان أو يخرجوك يعني دريكا ويمكرون ويمكر الله هيجي لمانا شو سربويان إنسان خاون مبدأ به لهر شوينك أبي باكمش به باكمش لقلابه مهم ويبر دوام به حتى بخوشي نيبيني لدواي خوي أزاني كوا مبدأكي هر أمينيو يعني موعد خوايا كخواي جورا أو كسيكا لسر يجي حقك هر دي تجي يا أبي بيتجي ظالم مكانش كان يتوانا عن بي وكان خلقان لقلابي وكان يد صلاة عن بي لو كاتا خواي جورا وعدي دابر خير هر كان ينبع عقل وحسابات الرياضي زور دورة بلا مكو ديتتي ما مصاب گفتوگویەک لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەبوبەکری سیدیق ڕەزای خوای لێ بێ لە ئەشکەوتەکە تا ئەوەندە گەورە بوو خۆی باڵادەست خستیە قورئانەکەی تۆماری کرد لا تحزن إن الله معنا یعنی ئەمە تا چەند گرنگە لە ژیانماندا پێڕێی بکەین خۆی یعنی یەکێ لە گرنگەکانی هجرەت کە باسەکرێ چەندی هجرەتەکە مهمە اختیاری هاوڕێ تۆ چی بۆ سەفەرێ ئەچی بۆ ئیشێکی بکەیتە هاوڕێ ئەو هاوڕێە اختیارکردنی هاوڕێەکە زۆر مهمە چونکە خەڵکێ لێرە مەسەلەن چوە بۆ ئەوروپا چوە بۆ ئەمریکا ئەمانە یەک غەڵەت ناکە یەک گوناحی نەکردووە بۆ چونکە هاوڕێ چاکی بووە خەڵکیش هەیە ڕەنگە لە شوێنێکی لە حرەمی شابێ لەمانە تووشی غەڵەت بووە بۆ چونکە هاوڕێەکەی تەئسیری لێکە ئەم کەسە کە هەڵی بژاردووە دیارە بە عینایەتێکا بۆ کەسی تری هەڵ نەبژاردووە چونکە ئەمە ئەمینە بدليل يوي خواي جورة تسجيل يق موقفك يعني صدان موقف يعني بو بيكو چونك هجرتك نزيكي 14 روجي بيچوا او بس لغارك سير شو ماونتو ابي چن قصيت ريش كرابه بيكو بلان باسي ام موقفك كافرمي لا تحزن ان الله معنا وانسان يأذنيني اگر يأسي بينا يا ابويا لما كبيو تعمل تبليغ خلقهم كردو خلق قسمناك يتطوع يتر من وازينا باش أما بيغمري خاصة بوما إمام أبو بكر أمها مشارك قشتي بوت دجمني أو باور بالشخص بيغمري خواها كان بشخاور ونكا أماش كاريكي قورية كإنسان لسر مبدئي كاز نيقوري قصي أمها مخلقة نلين أمها مخلقة قشتي دروكا بس أم زلام راسك أيود بالي بس أم راسك حتى أميلي أقرأك وخمج نمبي نيمي راسك بو أويك إنسان وريبي دائما لا تحزن إن الله معنا يعني أبوايا موقفك بفرمايا لا تخف ما ترسى إما خوامان لقلعه يعني مقصك موجهة بو صاحبه بو أبو بكر خفد مخو يعني لو كاتك خاريك بجيرين كشف بن إنسان أبي ترسي بي يا أبي خفتي بي بوشي خفتي شونك أو لو اللي بو تعذب ترسي لو يكوا بجيرين بلام خفتي أو أخوة أجركوا بجيرين أم بيغمري خوا بجيري خفت بو أواخوا يعني أو بري خوشويستي إمام أبو بكر وكوا فرمي كشيري كان بو هنا لو
گەرمایە لەو دەشتە لەو برسێتی و توێنێتی ئەفەرمی پێم ئەی خوارد من تێرمە خوارد ئەو شیرەکەی خوارد من تێرمە خوارد ئەمەش نیشانی ئەو پەڕی خۆشەویستیە کە تۆ بۆ خۆشەویستەکەت بژیت نەخۆشەویستەکەت بە دڵی تۆ بژی ئەبێ تۆ اختیاری ژیانی وە بکەیت ئەگەر ئەو بەچی ئیسراحەتی کرد تۆ بەوە ئیسراحەت بی مامۆستا گرنگی کۆچ ئەمە وای لە ئیمامی عومەر کرد کە ئەمە بکاتە بڕوارێک بۆ مسلمانان یان ئەمە گرنگەکەی لە چیایە؟ گرنگەکەی ئەوە بواڵێ کتابێک هاتووە مەسەلەن دوو کەس شکاتیان یەکتری کردووە لەسەر مەسەلەی قەرزێک وتیانە ئەم قەرزە مانگی شەعبان بدرێتەوە عەرەب ڕقەمی ساڵیان نەبووە هەر ساڵیان بە حەدەسەکانە وتیانە مەسەلەن ساڵی فیل ساڵی لافا و ساڵی بێبارانێکە فەرمێتی کام شەعبان یان وەڵاوتراوە شوعبان باسی ساڵمان نەکردووە فەرمی ئەیەک چۆن نەبێ یعنی ئەمە باوەکو ساڵ دانێ کە عادەتی وابوو اجتماعی بە سەحابەکانە کرد لەوەی کە چی اختیارکەین وتیان با ئەو ڕۆژەی پێ لەدایک بۆ بکەینە تاریخ فەرمی ئەو ڕۆژە لەدایک بوو خۆ کەس نازانێ ئەمە بێتە پێغەمبەر حەدەسێک ڕووی نەداوە ئەو ڕۆژە وفاتی کرد فەرمی ئەو موسیبەتێک و بەسەر مسلمانان هات وتیان ئەو ڕۆژە بۆ بە پێغەمبەر وتی ئەوە شتێک گۆڕانکاری بەسەر خەڵکان هات چی ڕۆژێک کە خوای گەورە ئەم ئیسلامەی عزەتی پێبەخشی کردی بە دەوڵەت مسلمانان سەربەرز بوون یعنی ئازاد بوون لە دینداریە وتیان بە کۆچکردن بۆ ئێسش کە تاریخ باسەکەین ئەڵێن چی ئەڵێن کۆچی ئەڵێن هیجری تەبعاً هیجری قەمەری بۆچی بەوە باسییان چونکە بەم هیجرەتە گۆڕانکارێکە بوو ملاحەزە بکەی لە دوای مەوسمی حەج دێ مەوسمی حەج ئیتیفاقەکە کراوە لەگەڵ ئەوس و خەزرەجا کە خەڵکی مەدینەن کەوا ئەوان بڕۆنەوە تاوەکو ئاشور و پوشور تەواوە بێ ڕێگە تەواو هەمووی خەڵک کەس نامێنێ و کەس شک ناخا لە یەکی محەڕەم کەم ڕۆیەکی محەڕەمە ئیتر یەکەم وەجبە دەستی پێ کرد بە شێوەی چییە بە شێوەی فەردیە بۆ ئەوەی کەوا چاو نەخرێتە سەریان وەختێکی زانیان بەڵام پێغەمبەر خۆی ماوەتۆ لە مەکە جارێ نازانن ئایا ئەمەش وەکو حەبەشە دەرەچێ یانەکو خۆشی ئەڕوا بۆیە یعنی تر لەوە مراقبەکردنی وەزعەکە بوون تاوەکو بڕیارەکەیاندا ئەگەینا پێغەمبەر خۆی یەکەم ڕۆژی محەڕەم کۆچ ناکە کە گەیشتۆتە مەکە 12 ڕەبیع الأول یعنی چەندێکی ماوە یعنی 70 ڕۆژی تر ئەڕوا 70 ڕۆژی تر بەڵام تاوەکو ئەم خەڵکە بڕوا چونکە چاو لەسەر خۆیەتی خەڵگوێ ناداگەرەکو فلان و ئەمەسەرەن فلان و فیسار بڕوا ئاساییە تاوەکو چاوەچێتە سەر خۆی مامۆستا زۆر بە کورتیەوە بکەیتە دوایین ئەو تێبەڕێزت تا چەندێک گرنگە ئەمڕۆ ئێمە نەک لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی ناخمانەوە دڵمانەوە کۆچ بکەین لە کوفرەوە لە ئەنگری بۆ زاڵمەوە بۆ پاکی و بۆ جوانی و بۆ ئیسلامێکی ڕاستەقینە خۆی یعنی معنای هیجرەت یەکەم جار لە دڵ هاکرێ یعنی کەسەکە باوەکو نزیکیش بێ بەڵام ئەبێ لە دڵۆ هجرەتی معاسی کردی بێ هجرەتی گوناحی کردی بێ هجرەتی ظالمی کردی بێ هجرەتی ئەهلی کوفری کردی بێ لە دڵی خۆی یعنی علەما کە باسی دوورگیریان کردو ئەوە نییە کە ئینسان بچێ ئەشکەوتێک بدۆزێتەوە دوور بێ لە خەڵکی بەڵکو ئەبێت تێکەڵی ئەوە نەبێت تێکەڵی گوناحەکانیان نەبێ و خۆی دوور بگرێ لەوانەوە ئەگەرەکو بکرێ ژیانیشی بگۆڕێ زۆر باشە بەڵامەکو ئەفەرمێ مهاجر ئەوەیەکەوە دەستی هەڵگرتووە لە گوناحەکان باوەکو لە ظاهریشا لەگەڵ خەڵکاژی بەڵام خۆی بە تەنیا ئەژی بە فکری خۆی دوورەکەوێتەوە لە زوڵمی زاڵمەکان بێگومان زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا محەممەد بەڕێز مامۆستا ئەکبەر محەممەد مامۆستای کەرەم تۆ